لەسەر بابەتی موچە هیچمان پێ ناڵێ موچە مانگی پێشوەرگیرا و مانگەش بەتەمای 65 ڕۆژە فەرمانبەرانی هەرێم موچەیان وەرنەگرتووە و گۆزەرانی خەڵک لەو پەڕی خراپیدایە کەچی وردە وردە دەردەکەوێت ئەو بەناو گفتوگۆی حکوومەتیمەوە بەسەرچوو لەگەڵ بەغداد دەستی پێکردووە تەنیا نمایشێکە لە پێناو چەواشەکردنی خەڵکی هەرێم و شتێک بەناوی ڕادەستکردنی نەوتەوە لە ئارادا نییە بەڵکو هاوشێوەی جارەکانی پێشوو دەیان کۆبوونەوەی بێئەنجام دەکەن و دواتر دەگەڕێنەوە هەرێم بۆ تۆمەتبارکردنی بەغداد هەرتەنیا چەند ڕۆژێک لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوت لە 25 سێی 2023 سەرۆکی حکوومەتیمەوە بەسەرچوو چووە بەغدا و واژۆی ڕێکەوتنێکی بۆ ڕادەستکردنی نەوت کرد لەو کاتەوە کە نزیکەی 2 ساڵ و 4 مانگە چەندین ڕێکەوتنی دیکە کراون تەنانەت دوجار بە بەغدادیان وت تێچووی بەرهەمهێنانی نەوت لە 6 دۆلارەوە بۆ 16 دۆلار زیاد بکە ئامادەی نەوت ڕادەست و هەناردە بکەین کەچی دوای جێبەجێکردنی ئەوەش لە یاسای بودجەدا لە بەرژەوەندەی کۆمپانیا نەوتیەکانی خۆیان بە دوای پاساوی دیکەدا گەڕان و کێشەیان بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت دروست کرد بەهۆی بێبەڵێنی و ناپابەندیەکانی حکوومەتی ماوە بەسەرچووەوە ئەم جارە بەغداد هەناردەکردنەوەی نەوتی کردووە بە مەرجی ناردنی موچە هەر بۆیە ڕایگەیاندووە تا لە دەستپێکردنی پرۆسەکە دڵنیا نەبێت چیتر موچە نانێرێت بەڵام دەسەڵاتی هەرێم کە گوێ بە گیرفانی خاڵی و سکی برسی خەڵک نادات هەر لە پیلانی ئەوەدایە چۆن بەردەوام بێت لە بەقاچاق فرۆشتنی نەوت هەر بە شاهێدی کەسانی ئاگادار و نزیک لە دەسەڵاتی هەرێم ڕادەستکردنی نەوت لەبەر بەرژەوەندی خۆیان و کۆمپانیا بەناو بیانیەکانیانە ڕێبوار کەریم وەلی ڕۆژنامەنووسی نزیک لە باڵێکی پارتی لە نووسینێکیدا لە ژێر ناوی خەڵک باجی بەشە نەوتی تورکیا دەدەن ئاشکرای دەکات کە داواکردنی ڕۆژانە 110,000 بەرمیل نەوتی بەرهەمهێنراو بۆ پێویستی ناوخۆی کوردستان لەگەڵ کرێی کۆمپانیەکان دوو بیانووی درۆینن ڕاستیەکە ئەوەیە کە خۆیان خاوەنی زۆرترین پشکن لەو کۆمپانیایانەی پێیان دەڵێن بیانی هەر بۆیە نایانەوێ دەست بۆ گرێبەستەکان ببن کە گرێبەستی ئەو کۆمپانیایانە لەمپەڕی سەرەکی بەردەم هەناردەکردنەوەی نەوتە ئەو ڕۆژنامەنووسە ئاشکرای دەکات ڕۆژانە 110,000 بەرمیل نەوتی خاو لە ڕێگەی بۆری نەوتی کوردستانەوە ڕەوانەی تورکیا دەکرێت ناوتەکە پێشەوەی بگاتە بەندەری جەیهان لە ناو تورکیا بە نرخی بازاڕی جیهانی دەفرۆشرێ و لەگەڵ تورکیادا بەش دەکرێ نە لە تورکیا و نە لە کوردستانیش کەس نازانێ پارەی ئەو نەوتە بۆ کێ دەچێت درێژەدان بە تاڵانی نەوت و فرۆشتنی بۆ خۆیان کە مانگانە 100 ملیۆن دۆلاری لێ دەست دەخەن تاکە ئامانجی دەسەڵاتە و مەحاڵە ئەو نەوتە ڕادەستی بەغداد بکات ئیتر ژیانی خەڵک چی لێ دێت ئەوە تاکە شتە کە بەلایەنەوە گرنگ نییە